تەنها لە بۆنەی بڕینی ئەم ڕێگایە و ئەو ڕێگایە کە لە خوارەوە ئەیبینن ئەوەتانێ ئەو هەموو قەرەباڵغە لێرە دروست بووە. هەڵمەتی لابرنی غەسالەکان لەسەر سیروان ئەوە تقریبان بە 2 هەفتاچێ دەستی پێکرۆ بە هاشتاگی لە سەرەتاوە و ئەمە پلانمان هەیە ئێمە وەکو ئەو کۆمەڵە گەنج و چالاکوان و ڕێکخراوەکانی ژینگەش ئێستا لەگەڵمان دەست پێەکەن بۆ ئەوەیە کە ڕووباری سیروان لە ناوچوون و ژینگەکەشی لە ناوچوون بپارێزین و هەروەها بتوانین سروشتێکی جوان بۆ ئێرا بگەڕینەوە و نیازیشمان ئەوەیە لە ئایندا ئەگەر حکوومەت مەیلی هەبێ ڕووباری سیروان بکەینە سەرچاوی داهات بۆ دانیشتوانی قەزای کەلار چونکە بۆی بتوانن وەکو ناوچەیەکی گەشتیاری بەکاری بێنن. هەڵمەتەکەی ئێمە کۆمەڵی قۆناغی بڕیوە لەگەڵ بەرپرسانی شار بەشێکی زۆریان قسەمان کردووە و ئەوەشی قسەمان لەگەڵ نەکردبێ ئاگدارە خۆی قەرارە هەڵمەتەکەمان لە ئایندا هەموو بەرپرسەکان لە شوێنێکا کۆکاتەوە و ڕاوبۆچوونیان وەرگریە و ئێمە لەو ڕاوبۆچوونی ئەوان دۆسەیە دەرەهێنین لە دۆسێکا کۆمەڵە زانیاری و معلوماتە نووسین معلوماتەکانەکەینە وەکو ئەجەندای کاری خۆمان بە ئەوی بگەینە بەرپرسەکان لایەنە بەرپرسەکان کە سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان گۆڕایی گەێنینە ئەو دوایەوەی گەێنینە ئەنجومەنی پارێزگا دوایەوە ئەگاتە پەرلەمان لە ڕووی گەشت و گوزاریەوە و لە ڕووی پاراستنی مەسەلەن لە نەوت و کانزاکانە بێت لە ڕووی جیۆلۆجیەوە ناوچەکە بپارێزێ دارستان و پاوان ئەبێ دارستانەکان بپارێزێ بەڵام یەکێک کێشە سەرەکیەکانەوەیە کە ئەوان تا ئێستا نەیانتوانیوە چاودێریان هەبێ بەسەر ڕووباری سیروانەوە بۆ هەموو دام و دەستگایەوە بۆ هەموو ئۆتۆمبیل و کەرەستەوە لە بەردەستیانایە لە ساڵی 2010 حسێب بکەیت تا ئێستا نەیانتوانێت 2 ڕۆژ 3 ڕۆژ بەباشی چاودێری ڕووباری سیروان بکەن ئەوە تا حاڵەکەی گەشتۆتە ئێرە و ئەکرێت لە ئایندە ڕووباری سیروان حکومەت پلانی هەبێ ئەجەندای هەبێ لە ڕێگەی سەرمایەدارەکانەوە بکاتە ناوچەیەکی گەشتیاری و ناوچەی گەرمیان ببوژێتەوە هەموو ناوچەکانی تری خوار و عێراق و لە ناوچەکانی ترەوە سەردانی بکەن بۆی گەنجمان نەڕواتە ئێران ئابووریمان نەڕوخێت و پارەکە لەوێ سەرف نەکە لای خۆمان سەرفی بکە. ژینگەی ڕووباری سیروان بەداخەوە لەوەتی هەیە ئەوەی بزانین 35 ساڵە کارگەی غەسالە با بڵێن چەولم ئەو خاکەی دەرەکەن و شیەکەن و لم و ئەو چەوەکەی ئەفرۆشرێت و باقی ئەو خۆڵەی کە ڕۆکی لەسەر سەوزە بێ نامێنێت و ئەبێتە قوربانی ئەو کردارە وەکوی سایبینی ئەمە ئیسە لێرە سێگە ئەو خاکە وردە وردە نامێنێ ئەو دارستانانەش لەوێ بینی هەمووی بەم شێوەیە وردە وردە ئەڕوا و نامێنێ و بەداخەوە ژینگەی ڕووباری سیروان سێکە هەمووی بۆتە گۆم یعنی ڕێڕەوەکەی ئەگۆڕن دارستانەکەی ئەسووتێنن دوایە بۆتە هۆکاریەوەی هەزاران باڵندە لە ناو دارانە بووە سەدان جۆر گیانداری کێوی من خۆم لە ناو ئەم دارستانەی کەیسە ئەم کاولکاریە کەیسە ئاماز هەمووی بۆتە جەلمود و هەمووی بەردە هیچی تیا سەوز نابێ من خۆم ڕسمی چەندها گیاندارم تێکرد ڕسمی پشلەی کێوم تیاکردە کروێشکم تیاکردەوە وەکوی سایبینی ئەوە سەبۆتە ئەو خاک و خۆڵە داوە لە هەموو لایەنە پەیوەنددارەکانم داوە لە لایەنی حکومیەکەم ئێمە یاسایەکمانەیە بۆ گۆڕینی ئەو غەسالانە کە ئەو لمە دەرنەکەن و ئەو جەرمودەی کە ئیسا کردویانتە ئێمە لەسەری وەستاوین ئەو جەرمودە دووبارە بەهارنەوە بیکەنە لم و بیکەنە چەوی وردیکەن و لە جاتی ئەو چەو لمە بەکاری بێنەوە. هەر هاوڵاتیەک کاتێک داوای پێدانی مۆڵەت دەکات بۆ مەسی دەرهێنانی چەولماتە و بەرهێنان لە بواری چەولم لەسەر ڕووباری سیروان پێویستە چەند ڕێکارێک بگرێتە بەر سەرتا هاوڵاتیەکە لە ڕێگەی یەکەی کارگەری سنوورەکەیەوەتە قایمقامیەتەکانی یا خود بەڕێوەبەراتی ناحیەکان داواکاریەک ئاراستە دەکات و داوای پێدانی مۆڵەت دەکات پاشان ئەو داواکاریە بەرز دەکرێتەوە بۆ ئیدارەی گەرمیان دواتر لە ئیدارەی گەرمیانەوە داواکاریەکەی ئاراستەی چەند لایەنێکی پەیوەندیدار دەکرێت بە مستی وەرگرتنی ڕایەن ئەو بەرەبەرەتیانە بۆ نمونە بەڕێوەبەراتی ڕێگاوانی گەرمیان بەڕێوەبەراتی دارستان و پاوانی گەرمیان بەڕێوەبەراتی شوێنەوار ئەگەر پێویست بکات بەڕێوەبەراتی کارەبا ئەگەر پێویست کە ئەو بەڕێوەبەراتیانەی کە معنین بەو کارەوە دوای ئەوەی سەرجم بەڕێوەبەراتیەکان وەڵام ئەدەنەوە ڕازیە بن لەسەر پێدانی مۆڵەتەکە ئیدارەی گەرمیان ئەو داواکاریە بە نووسراوێک دەنێرێت بۆ بەڕێوەبەراتی نۆت و کانزاکانی گەرمیان ئێمەش لە بەڕێوەبەراتی خۆمان سەرجەم ڕێکارەکانی تری ڕسومات و وەرگرتنی باج و پارەی مواد و ئەوانە هەمووی لێ وەردەگیرێت دواتر ئاراستەی وەزارەتی سامان سروشتیەکان دەکرێت لە وەزارەتی سامان سروشتیەکانیش ڕەزامەندی لەسەر دێتەوە دوای ئەوەی کە لەلایەن بەڕێوەبەراتیمانەوە بە هاوکاری لەگەڵ وەزارەت سەرپەرشتیارێکی جیۆلۆجی بوو ئەو کانە دیاری دەکەین پاشان لە بەڕێوەبەراتیمان دوای تەواوکردنی سەرجەم ڕێکارەکان گرێبەسێکەیە پڕ دەکرێتەوە
دەنێردرێت بۆ ئیدارەی گەرمیان پاشان لە ئیدارەی گەرمیان ئەو گرێبەستە لە نێوان خاوەنی کان لەگەڵ بەڕێز سەرپەرشای ئیدارەی گەرمیان واژوو دەکرێت سەرجەم ئەو ڕێکارانە بەپێی یاسای ڕێخستنی و بەرهێنانی کانزایی ژمارە 91 ساڵی 1970 بەڕێوە دەچێت. دواتریش بۆ کەشفی سەرەتایی ئەو کانە کاتێکە ئەو ڕوبەری بۆ دیاری دەکرێت لیژنەیەک هەیە کە بەپێی یاساکە دیاری کراوە. ئەم لیژنەیە کە 4 کەسن دەچنە سنوورەکە بەپێی یاسا و ڕێنمایەکان ڕوبەرێکی بۆ دیاری دەکەن و ئەو ڕوبەرە دەبێتە ئەو شوێنەی کە پێویستە خاوەنی کانەکە کاری تێدا بکات. بە هەمان شێوە لەو بەروارەوە بۆی ئەژمار دەکرێت بۆ ماوەی ساڵێک بە گوێرەی ئەو دۆنمەی کە داوای دەکات. ئەم لیژنەیە چاودێری ئەو کانەکەن بە مەبەستی ئەو سنوورەی کە کاری تێداکات. لەلایەن بەڕێوەبەرەتیمانەوە بە گوێرەی پێویست کات دیاری دەکرێت بۆ ئەوەی سەردانی ئەو شوێنانە بکرێت. ئەو لیژنەیە دەچنە ئەو شوێنە ئەگەر هەر خاوەنکانێک سەرپێچی هەبێت لەو سنوورەی کە بۆی دیاری کراوە کاری تێدا بکات لە دەروی سنوورەکەی خۆی کار بکات لەلایەن ئەو لیژنەیەوە تەخمینی بۆ وەکرێت بڕی چەندێکی هەڵگرتووە دواتر کۆمەڵێک ڕێکاری یاسایی خۆی هەیە دەگیرێتە بەر بە مەبەستی سزادانی.